پێت وایە بەغدا لە ناردنی موشەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ من وەکو هاوڵاتیەک پێم وانە کە عەبادی جددی بێت لە ناردنی موشە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەگەر بشینێرێت مانگێک یان دوو مانگ کەمەرامێکی سیاسی لە پشتەوە لەبەرەوەی عێراق بەرەو هەڵبژاردن دەچێت بۆی چەند کورسێکی زیاتر بەدەنگبێن لە پرۆسەی هەڵبژاردنە. من وەکو گەنجێک هیچ بڕوان بە عەبادی نییە. ئەو بودجەیە کە ناردێتی ئەوە زەخت بووە لە پەرلەمانی ئەوروپا لەسەری کراوە. ئەگەنا عەبادی بۆ ملەتی کورد هیچ وەفایەکی نییە بودجە بنێریتن. ناشینێری بەڕای من. بەڕای من حکوومەتی بەغدا هیچ نیەتێکی نییە کە هیچ هەنگاوێکی ئیجابی بەرەو کوردستانەوە بکاتن. ئەوی کە ئێستاکەش ئەکرێ و جۆمان لێ بێتن بەس بۆ ئینتیخاباتی عەبادی و لەمە زیاتر هیچی کەش نییە. بەڵێ پێم وایە بەڕێز حەیدەر عەبادی جددیە لە ناردنی بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نییە بە مەرجەکانیەوە کە دایناوە بێت.